بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام. خۆشحاڵم لە وەرزێکی نوێ و بەرنمەیەکی نوێدا بە ئێوەی بەڕێز و خۆشەویست گەشتمەوە. ئەم بەرنمەیە نەفەسێکی نوێ بۆ تەواوکاری گۆشەیەکی تری ژیان. مەودایەکی ترە بۆ قسەکردن لەسەر پرسە استراتیژی و فکرەکان لە ڕوانگەیەکی معریفیەوە. هەوڵ دەدەین لەم بەرنمەیەدا قسە لەسەر تەواوی ئەو باس و بابەتانە بکەین کە کەمترین قسەیان لەسەر دەکرێت، یاخود ئەو بابەتانەی کە هەڵگیری کۆمەڵێک کێشە و گرفتی قوڵن، یاخود بارگاوین بەو کێشە فکریانەی کە لە ناو کۆمەلگادا زیاتر سەدحیانە لیانە ڕوانرێت. ئێمە هەوڵ دەدەین پشتی ڕووداوەکان و پشتی کێشە قوڵەکان قسەیان لەسەر بکەین. پرسە کۆمەڵایەتی جیاوازەکان، پرسە فکریەکان، پرسە فەرهەنگی و مێژوویەکان. یەکەم حەڵقەی بەرنامەی مەودا قسە لەسەر بابەتێکی گرنگ دەکا کە بریتیە لە بابەتی پەروەردە. ئێمە هەوڵ دەدەین لەم بەرنمەیەدا قسە لەسەر ئامانجەکانی پەروەردە بکەین. دەپرسین ئایا شتێک هەیە ناوی فکری پەروەردەی بێت، یاخود هیچ باگراوندێکی فکری و فەلسەفی لە پشتی پرۆسەی پەروەردەوە هەیە؟ پەروەردە بنەمای هەموو کۆمەلگایەک دروستەکات، یاخود بەردی بناغی هەموو کۆمەلگایەک لە پەروەردەیەکی دروستەوە دەست پێ دەکات. وەکو غاندی ئەڵێ گۆڕانکاری کۆمەڵایەتی لە پەروەردەوە دەست پێەکە. ئێمە هەوڵ دەدەین لە ڕوانگەیەکی فکری و معریفیەوە قسە لەسەر پرۆسەی پەروەردە و فێرکردن بکەین لە هەرێمی کوردستاندا. بزانین ئایا تا چەند پرۆسەی پەروەردە پرۆسەیەکی ئامانجدارە و پرۆسەیەکە ئینسان تایە دروستەکرێ، یاخود پرۆسەیەکی ئینسانسازی و مرۆڤسازیە. بەشی یەکەمی بەرنامەکەشمان بە میوانداری هەریەک لە بەڕێزان مامۆستا عومەر عەلی سەرپەرشتیاری پەروەردەیی، دکتۆر زانا عوسمان دکتۆرا لە پەروەردەدا بەخێر بێن بۆ ئەم بەرنامەیە. دکتۆر زانا، ئێمە ئەگەر لە ڕووی تیۆریەوە قسەی لەسەر بکەین، ئایا خۆی ئامانج لە پێناسە سادەکەیە بریتە لە گەیشتن بە کۆمەڵێک هیوا و یا حەز و خولیا و ئاوات و ئامانج؟ ئەمە یعنی پێناسیکی سادەی هەیە. ئایا ئێمە ئەگەر ئەم تعریفە بۆ پرۆسەی پەروەردە دابنین، پرۆسەی پەروەردە بۆ خۆی ئامانجێکی قوڵی دوورمەودای لە پشتەوەیە، یاخود هەر کورت دەکرێتەوە لەو ڕواڵەتە سەدحیانەی کە قسە لەسەر پەروەردە و فێرکردن نەکرێەوە ڕۆژانە ئەدرێ بەگوێی هەمومانە؟ بەناوی خوای گەورە سەرەتا سوپاس بۆ بەڕێزت و سوپاس بۆم کەناڵە. دەستخۆشیتان لێکم کە لە کاتی ئێستاە و سەرەتای بەرنمەکان کە لەم وەرزە دەستان پێکردو بە باسکردن و گفتوگۆکردن لە بابەتە پەروەردەیەکان و دەستان پێکردووە. گرنگی ئەمەش لە چیا دەرەکەی؟ لەوەیە دەرەکەوێت کە لە ئێستاە کۆمەلگەکان بەگشتی و بە تایبەتی کۆمەلگای کوردەواری خۆمان بەدەست چەندین کێشەوە لە ناڵێنێ و دەیان کێشە لە کۆمەلگای هەیە کە سەرچاوی سەرەکی هەمویان ئەگەرێتەوە بۆ پەروەردە و فێرکردن بەبێ جیاوازی هەر بوارێ لە بوارەکەن، هەر ڕەهەندێکی مێژووی ببوون سیاسی ئابووری کۆمەڵایەتی سەرجەمیان ڕێگی ئەم کێشانە گەڕێتەوە بۆ ناو سیستەمی پەروەردە. وەک باسی لێوە کرد، بە دڵنیایی هەموو سیستەمێکی پەروەردە کۆمەڵی ئامانجی باڵا لە پشتیوێتی و لە هەنگاوی یەکەم بۆ لە پرۆسی پەروەردە و فێرکردە ئامانجەکانە. حتمان سیستەمی پەروەردە ئەگەر لە چەند ڕەگەزێک پێگوێ خۆ چوار ڕەگەزی سەرەکی هەیە. ڕەگەزی سەرەکی و یەکەم ئامانجەکانە. تۆ لەبەر ڕۆشنایی ئەم ئامانجانەیە دواتر دی کۆمەڵێک پرۆسە و کۆمەڵێک چالاکی و کۆمەڵێک سیستەمی هەڵسەنگاندن دی جێبەجێەکەی هەمووشیان لە پێنا ئەوەیە ئەم ئامانجانە بەدی هاتوون یاخود بەدی نهاتوون. ئەتوانین لە سادەترین باسکردنی ئامانجە پەروەردەیەکان تەمان لە کۆی سیستەمەکانە بە جیاوازی فەلسەفە پەروەردەیەکان کار لەسەر ئەوەکەن بڵێت ئەمە لەسەر ئامانجی دوورمەودە کە تۆ مرۆڤێکی چۆنت پەروەردە بکەی، مرۆڤێکی چۆن ئامادە بکەی بۆ کۆمەلگا. تەمان بە جیاوازی وەگوتمان فەلسەفە پەروەردەیەکان هەمویان تێکۆشتن بۆی کە مرۆڤێکی چاکەکار ئامادە بکەن، مرۆڤێکی بەرهەمهێن، مرۆڤێک کە هەست بە بەرپرسیارەتی سەرشانی بکە، مرۆڤێک کە هەوڵ بدە لە بوارێ لە بوارەکانە خزمەت بە کۆمەلگا بکە و لە بەرامبەرە خزمەت بەخۆشی بکە و خۆی پێ بگەێنێ، وەگوتمان ڕێزی بەرامبەر بگرێ، بڕای بە هەروەزی هەبێ و ڕێز لە کۆمەلگاکان و وەگوتمان بگرێ. ئەمە بە شێوەیەکی گشتیە لەسەر
ئامانجەکان ینی ئامانجی هەر سیستەمێکی پەروەردەی خۆی لەم خاڵە جەوهریانە بینێتەوە دواتر ئەچێ بۆ ئامانجە دۆمینەکان کە تۆ چۆن بتوانانی ئەم ئامانجانە وردکەیتەوە بۆ ئامانجی بچووک و دواتر هەوڵ بدەیت لای تاکەکان بەدی بێنی و بیکەی بە بەها بیکەی بە کارامەی بیکەی بە لێهاتووی تاکو ئەوانش بتوانن بینوێنن و لەو ڕێگەیەوە بتوانانی ئێمە چۆن بڵێ ئامانجە پەروەردەکانمان بەدیە نابێت. بەڵێ یعنی ئەکرێ بڵێن دکتۆر پەروەردە هیچ ڕەهەندێکی فکری و فەلسەفی ینی لە پشتەوە ئێستا تۆ باسی ئینسانت کرد کۆمەڵێک خاڵی گرنگت باسی کە ئینسان پێویستە ئەم مواسەفاتانەی تیاابێ بۆ ئەوەی لە ناو پەروەردەیەکی تەندروستەوە بێت کۆمەلگایەکی تەندروست بنیاد بنێ. ئایا بۆ خۆی ئەمە ڕەهەندێکی فکری لە پشتیوێتی ئەگەر نەبێ بە موبالەغ یاخود مەوداکەی فراوان نەبێ ئەکرێ بڵین هیچ فەلسەفەیەکی جیاواز لە پشتی ئەمەوەیە بە دڵنیایی هیچ سیستەمێکی پەروەردی بێ فەلسەفە نابێ. ئەمە جا پێی بزانی یاخود پێی نەزانی بۆ نمونەیسە لە کوردستانە ئەم پەروەردەیە فەلسەفەیە لە پشتێتی جا ئەگەر دانەران و بەڕێوەبەرانی پێی بزانن یا پێی نەزانن چونکە تۆکە ئەگەر ئێمە سادەیکەین بۆ نمونەیەکی سادا دایکێک باوکێک ئێمە مناڵەکەی پەروەردە بکات دید و بۆچوونی خۆی تایبەتی خۆی هەیە هەوڵەدا لە مناڵەکە بەرجەستەی بکە تەمەنی جاگەرمە بچین بۆ ئاستێکی باڵاتر هەموو سیستەمێکی پەروەردەی فەلسەفەیە لە پشتوێتی ئەگەر طبعاً ڕەب پەیوەندی نێوان فەلسەفە و پەروەردە بکەین ئەتوانین بڵین فەلسەفە دایکی پەروەردەیە فەلسەفە دید و بۆچوونە دیدگایە بۆ ڕەهەندە جیاوازەکانی کۆمەلگا طبعاً ئەگەر فەلسەفە وەرگین نەک فەلسەفەی پەروەردە ینی تێڕوانینە بۆ کۆی کۆمەلگا بۆ کۆی ڕەهەندە جیاوازەکانی کۆمەلگا دواتر پەروەردە دێ پراکتیزەی ئەم دیدە ئەکا بۆی بیکا بە قیەم و بەها و بەڕەفتار لە لای تاکەکان ینی پەروەردە میکانیزمەکەی لە ئەساسە میکانیزمیش بەبێ ئەو فەلسەفەیە نابێ ئەنجا ئەو فەلسەفەیە گوتمان هەر جۆرە فەلسەفەیەک بێ چونکە ئەمە فەلسەفەی جۆر بە جۆرمان هەیە یعنی ئەمە چەندین فەلسەفەی جۆر بە جۆرمان هەیە بۆ پەروەردەکردن هەرێکێکیان دید و تێڕوانینێکی هەیە بۆ مرۆڤ چیە بۆ کۆمەلگا چییە بۆ ئابووری چییە بۆ سیستەمی سیاسی چییە پەروەردە دێ ئەمە تەحویلەکە بۆ پراکتیک ینی پەیوەندی نێوان فەلسەفە و پەروەردە ئەوەیە پەروەردە پراکتیکەکەیە پرۆسەکەیە فەلسەفە دید و تێڕوانین و وێناکەیە کە پێشتر من ئەمەوەیە لە سیستەمی پەروەردەی هەرێمی کوردستان تاکێکی چۆن پەروەردە بکەم ئەم تاکە لە ڕووی ئایدۆلۆژیۆ چۆن پەروەردەیکەم لە ڕووی زانست و زانیاریەوە چۆن پەروەردەیکەم هەموو ئەمانە دواتر ورد پرۆسەکە لە پەروەردەیە جێبەجێ بێ واتە پەروەردە میکانیزمی جێبەجێکردنی ئەو دیدە فەلسەفەیە کە لە ئەساس هەمانە کەواتە ئەتوانین بڵێن فەلسەفە سەرەکیە فەلسەفە سەرەتایە فەلسەفە دید و تێڕوانینە گشتێکەیە پەروەردە میکانیزمی جێبەجێکردنەکەی بەڵێ ئەمە عومەر ڕاستەوخۆ لە ناوەڕۆژی کۆتایی وەڵامەکەی دکتۆر زاناوە پرسیارێک لەبەڕێستەکەین یعنی ئایا ئەو فەلسەفەیە تەرجەمە کراوە یا دید و تێڕوانینی پەروەردە کە دکتۆر زانا هێمای بە کۆمەڵی ڕەهەندی گرنگ کرد ئایا لە هەرێمی کوردستانە یاخود ئایا ئەگەم بە شێوەیەکی گشتی بیڵێن ئەمانە تەرجەمە کراوە تێکەڵ بووە بە جەوهەر و ناوەڕۆکی پرۆسەی پەروەردە ئەگەر هەرێمی کوردستانیش مەبەست نەبێ عنی فراوانتر دیدەکە قسەی لەسەر بکەین بەڵێ ئەگەر سەیری پرۆسەی پەروەردە بکەین لە هەرێمی کوردستانە ئێمە ئەبێ بگەڕێینەوە بۆ ڕەهەندێکی مێژووی پێشتر کە فەلسەفەی پەروەردەی کوردستانی لەسەر دامەزراوە واتە ئێمە ساڵانی پێشتر پێش ڕاپەڕین سەر بە دەوڵەتی عێراق بووین و دەوڵەتی عێراقیش فەلسەفەیەکی تایبەتی خۆی هەبووە بۆ پرۆسەی پەروەردە و فێرکردن لەبەرەوە ئێمە هەتاکو ئێستاش بەشێکی زۆر لە پرۆگرامە پەروەردەیەکان گۆڕانکاریەکی ئەو تۆیان لە ڕووی جەوهەرەوە بەسەرا نەهاتووە کە بە تەواو داببڕێلەوە فەلسەفەی کە لە دەوڵەتی عێراقیە هەبوو یان بەعزدای ڕشت بوو چونکە لە دید و مەبەست یعنی لە ڕووی عەقلیەتەوە بەڵێ لە ڕووی مەنهەج و لە ڕووی دید و لە ڕووی بیرکردنەوە و لە ڕووی پلاندانان و لە ڕووی ئەو فەلسەفەی کە بۆی داڕێژێ لە هەرێمی کوردستانە وایەتە ئێمە زۆر هەز ناکەین کە فەلسەفەیەکی پەروەردەییمان هەبێ جیاواز و تاو داوبڕاو بێ لەو فەلسەفەی کە پێشووی کە هەیبوو چونکە ئێمە سەیری ئەگەر ئەو دید و بۆچوون و جیهانبینی کە لە ناو پەروەردەیە ئەیبینین و ئەو پرۆگرامانی کە ئێستا لە هەرێمی کوردستان ئەخوێندرێن ڕاستە هەندێک گۆڕانکاری کەمی بەسەرا هاتووە و هەندێک چاکسازی لە بەرنامەکانی هاتووە بەڵام سیرەکەی ژمارەی وانەکان جۆری وانەکان و پرۆگرامەکان و شێوازی وانەوتنەوە و شێوازی دامەزراندنی مامۆستا شێوازی مامەڵەکردن لەگەڵ چۆنێتی جێبەجێکردنی پرۆگرامەکانە ڕاستە هەندێک چاکسازی لە هەندێک شتیا کراوە بەڵام
چاکسازیەکی بنەڕەتی ئەو تۆتیایە ئێمە بەدی ناکەین چونکە ئەوە دید و بۆچوونێکی تایبەتی بوو لە هەرێمی کوردستانە لە دوای ڕاپەڕین ئەبووایە فەلسفەیەکی تایبەتی هەبوایە کە تایبەت بێ بە جوگرافیا و بە ژینگە و بە شێوازی بیرکردنەوە و جیهانبینی ئینسانی کورد و کە دابڕاو بێ لەو فەلسفە پەروەردەیی کە پێشتر لە حکوومەتی عێراقیە هەبوو و بەعز دایڕشت بوو لەبەرەوە چونکە ئەو دید و بۆچوونەی کە ئەو دایڕشت بوو ئەو مرۆڤەی کە ئەو ئەیویست پەروەردەی بکە مرۆڤێکی ئایدۆلۆژیستی بوو و مرۆڤێک بوو ئەیویست خزمەتێک بە ئامانجێکی بەعسیانە عەرەبیانە شۆڤێنیانە بکە و ئامانجێکی داوبڕاو بوو لە هاوڵاتی بوون و دیموکراسی بوون و پێگەاندنی ئینسانی باش و بەرهەمهێنەر و داهێنەر لەبەرەوە دوای ئەوەی کە ئەو گۆڕانکاریانەی بەسەر هەرێمی کوردستانە هەل لە دوای ڕاپەڕینەوە و خەڵکی کوردستان چوە قۆناغێکی نوێ چوە قۆناغ جیهانێکی کراوەوە و ئێمە ئەبینین ئێستا هەموو ڕەهەندەکانی ژیان گۆڕانکاری زۆریان بەسەرادێ و بەردەوام ئێمە لە دوای ئەو ساڵانەوە چەندان ڕەوتی جیاوازی بینیوە کۆمەلگای مرۆڤایەتی و ژیان و بەهۆی بەجیهانی بوونیشەوە ئێستا کۆمەلگای کوردی بەشێکە لە کۆمەلگا جیهانیەکە و دابڕاو نیە لی لەبەرەوە ئێمە ئەبوایە فەلسفەیەکی تایبەتی ئەو تۆمان هەبووە لە بواری ڕەهەندە پەروەردەیەکەوە کە تعبیر لە ئەم قۆناغەنووی ئێستای کۆمەلگای کوردی بکە و هەروەها لە ئاست ئەو پێشکەوتنە گەورانەی جیهان بووە کە ئێستا تەکنۆلۆژیای زانستی هەروەها شۆڕشی زانیاری بەدەستی هێنا و گەلان لە هەوڵی پەرەپێدانی بەڵێ یعنی تۆ مەبەست ئەوەیە ئەگەر ئەم گۆڕانکاری و ئەم فەلسفەی پەروەردەیە لەگە قۆناغی بەر لە ڕاپەڕین کە قۆناغی سەردەمی باسە قۆناغی دوای ڕاپەرنەوەی گۆڕانکاریەکی لە ڕووی جەوهەری و فەلسەفیەوە بەسەرا نەهاتووە پێویست مەبەست لە دروستکردنی ئینسانە ئینسانسازیە بۆی تاکی هوشیار دروستکە تاکی باش پەروەردە تاکی باش پەروەردە بکە و بیخاتە ناو کۆمەلگاوە مەبەست ئەوەیە زیاتر ئەوەیە کە چونکە فەلسفەی پەروەردە بە پێی جۆری سیستمەکانە گۆڕێ سیستمی سیاسی زۆر کاریگەری هەیە لەسەر جۆری ئەو پەروەردەیە کە لە هەر وڵاتێکا پیاداکرێ لەبەرەوە لە سیستمە دیکتاتۆریەکانە ئەیانەوێ پەروەردە خزمەت بە فکر و ئایدۆلۆژای تاگڕێ و دیکتاتۆری و ئەو جۆرە سیستمانە بکە لە سیستمە فاشیەکانە هەمان بە هەمان جۆرە بە لە سیستمە دیموکراسیەکانیشە جۆرێکی تایبەت لە فەلسفەی پەروەردە هەیە کە ئەبێ جیاواز بێ لە جۆری ئەو سیستمە سیاسیانی پێشوکەیەتی لەبەرەوە هەرێمی کوردستان لە دوای ڕاپەڕینەوە چونکە ئەچێتە قۆناغێکی نوێ لە ڕووی سیاسیەوە لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی کۆمەڵاتیەوە و گۆڕانکاری بەسەرادێ و دێتە ناو دنیایەکی ئازاد و کراوەوە لە چوارچێوەی ئەم دنیا ئازادی و دیموکراسی و کرانەوەی کە دروستە بێت لە ڕۆ سیاسیەکەیەوە بۆ کۆمەلگای کوردی بۆ ئینسانی کورد و بۆ مرۆڤی کورد و بۆ نەوەی نوێی کورد لەبەرەوە پێویستی بەوە هەبوو کە لیژنەیەکی پەروەردەی تازە بە عەقڵێکی تازەوە بە پەروەردەیەکی نوێەوە بە دید و فەلسەفە و جیهانبینیەکی تازەوە کاریان لەسەر ئەم دۆخە تازە بکە کە لە هەرێمی کوردستانە دروست بووە بەڵام بەداخەوە ئێمە هەروەکو سیستمە سیاسیەکە و هەروەکو بارودۆخەکانی تر و هەروەکو ژینگەی ئابووری و کۆمەڵاتیەکەی گۆڕانێکی ئەو تۆی نەیتوانی بەسەرخۆیان بێ لەبەرەوە ژینگە پەروەردەیەکەشی زۆر جار قەیرانی ڕژێمەکەی پێشخۆی گواستەوە بۆ ناو هەرێمی کوردستان و بۆ ناو سیستمی خوێندن و پەروەردە ئێمە لەبەر ئەوە دوجار لە پێگەیاندنی مرۆڤی نوێ بەرەی نوێ نەوەی نوێی ئینسانی کووردە ئێمە نەمانتوانیوە گۆڕانکاریەکی نوێ بکەین بۆ ئەکچکە ئەگەر بمانتوانیە ئەو گۆڕانکاریە نوێ بکەیت ئەبووە ئەو بەرە نوێی قوتابی مرۆڤی کورد کە لە قوتابخانەکان و لە ناوەندەکانی خوێندنا پێئەگا ئێستا بەرهەمێکی وای لە کوردستانە دروست کردایە کە گۆڕانکاریەکی زۆری لە جۆری ڕژێمەکانی ناوچە لە ناوچەکانی ژێردەسەڵاتی عێراق و لە ئەوانە هەبوایە کە ئێستا کوردستان نمونە بووە لە ڕووی پێشکەوتنی زانکۆکانی و قوتابخانەکانی و مامۆستاکانی و ئەو پرۆگرامی خوێندنەی کە هەیە بەڵام بەداخەوە ئێمە زۆر و جیاوازیە نابین بە بڕوای تۆ پەروەردە بۆ خۆی مەرحەلەی هەیە قۆناغی هەیە بڵێ قۆناغەکە دەست پێەکە ئەمە قۆناغێکی سەرەتایە قۆناغی ناوەند و قۆناغی یاخود پرۆسەی پەروەردە کە قسەی لەسەرەکرێ هەر یەک پرۆسێ و یەک تعریفیەیە بەڵێ ئەمە ئەتوانین پرۆسی پەروەردە پێناسی جیاوازی هەیە لە دیدگای جیاوازەوە پێناساکرێ وەکوتم بەبێ سیستمە سیاسیەکەس گۆڕانکاری بەسەرادێ چونکە ئێستا ئێمە کە باز لە سیستمی دیموکراسیەکەین ئەبێت لەم قۆناغەنوێی سیستمی دیموکراسیە ئێمە چ جۆرە پەروەردەیەکمان هەبێ چ جۆرە مرۆڤێک پەروەردەکەین و بواری گەشەپێدان
چۆن پەیوەست ئەەکەینەوە بە پەروەردەوە ئاستی گەشە پێدانی کوردستان ئێستا تۆ ئەیبینی گەندەڵی لە پەرەسەند نایە بارودۆخی ئابووری خراپە سیستمی سیاسی لە قەیرانی گەورەیە دیموکراسی گەشە ناکە کەواتە سەرجەمی ئەو قەیرانانەی کە لە کۆمەلگاکەیە هەیە بەشێکی زۆری پەیوەستە بە پەروەردەوە کە ئێمە نەمانتوانیوە فەلسەفەیەکی پەروەردەی سەرکەوتوو دانین کە ئەم گۆڕانکاریانە لە ناو کۆمەلگای دروستکە و ئەم گەشە پێدانانە هەنگاو بە هەنگاو قۆناغ بە قۆناغ دیاریکە یعنی گرنگترین فەلسەفەی پەروەردە لە هەرێمی کوردستان کە دابدرایە ئەبووایە ئەوە دیاری بکە ئایا کۆمەلگای کوردی ئێمە لە چه ئاستێکایە پەروەردە ئەوێ پرۆگرامەکانی خوێندنی بۆچی دابنێ و ئێمە لە قۆناغبەندیە ئەم 5 ساڵە ئەم 10 ساڵە پلانمان چییە هەرێمی کوردستان لە چه ئاستاکابێ 10 ساڵی داهاتووتر بیگەێنینە چ قۆناغێک و ساڵانی داهاتوور بگاتە چه ئاستێک بەڵام ئێمە ئەم قۆناغبەندیەمان نییە یعنی خوێندن لە هەرێمی کوردستان تەنها پرۆسەیەکی ئاساییە وەکو هەر بوارێک لە بوارەکانی تری ژیان ئێستا لە ئێستای هەرێمی کوردستانە کە پاش 28 ساڵ زیاتر تێپەڕ ئەبێ بەسەر دروستکردنی حکوومەتی هەرێمی کوردستان و ڕاپەڕین و دروستبوونی دەسەڵاتی کوردی ئێستای لە هەموو کاتێک خراپترە یعنی بڕوەرە ناوەندەکانی خوێندنەوە وەرە ناوەندی بنەڕەتیەوە وەرە ناوەندی ئامادەیەکانە وەرە ناوەندی زانکۆکانەوە یعنی لەبەر ئەوە ئێمە گەشەکردنیەکی ئەو تۆ نابینین کە ببێتە نمونە کە بڵێین کۆمەلگای کوردی زۆر جار ئێستا ینی خەڵک باز دەواکە کە خوێندن زۆر جار ئەڵێن کاتی سەردەمی بەعس زۆر لایەنی خوێندن پێشکەوتوتر بوو چاکتر بوو قوتابی باشتری پەروەردا کرد و گەورا کرد بەڵام لە قۆناغەکەی ئێمەیە گۆڕاوە شتەکان گۆڕاون و هەندێک جارێکیش بووە بە بزنس و ئەوەش ئیشکالێکی تازەی سەرمایهداری سپاس دکتۆرزانە پەروەردە بۆ خۆی قۆناغبەندی هەیە هەروەکو مامۆستا عومەر هێمایی بۆ کردیانی پێویستە ینی ڕەچاوی واقعەکە و قۆناغەکە بکرێ یاخود کۆمەڵێ بنەما و پرەنسیپی ئەساسی هەیە یاخود کۆمەڵێ پێوەەر و ستانداردی بنچینەی هەیە بۆ ئەوەی بڵێن ئەمە پێوانەیە بۆ پەروەردەی پێپیون لە کۆمەلگادا دەستخۆش بێ بەر لەوەی وەڵامی پرسەکە بدەم لەسەر قسەکانی مامۆستا ئەگەر بگەڕێمە بۆ دیوە فەلسەفەیەکی پەروەردە تاوان وەگوتمان فەلسەفەی پەروەردە هەیە لە هەموو کۆمەلگایەکە هەموو سیستەمێک بڵێن هەموو کۆمەلگایەک فەلسەفەیەکی خۆی هەیە کەمادەم فەلسەفەی هەبوو حتمما فەلسەفەی پەروەردەشی هەیە ئەو فەلسەفەی کار لەسەر دیوە پەروەردەیەەکە ئەکە فەلسەفەی پەروەردەمان هەیە طبعا فەلسەفە پەروەردەیەکان لەسەر ئاستی جیهانە فەلسەفەیەکمان هەیە مەسەڵەن فەلسەفەی بونگەرامان هەیە ڕێلیستیمان هەیە پراگماتیکی ئەمریکیمان هەیە کە ئێستا لە ئێستا تا حدێک برەوی زۆری سندووە بە تایبەتی لە کوردستانیش کاری لەسەرەکرێ جگە لەوەی بە تایبەت لەم وڵاتانە فەلسەفە بەگشتی فەلسەفەی کۆمەلگا فەلسەفەیەکی ئاینیانەیە ئیسلامیانەیە یعنی ئەمەی تر شتێکە جێبەجێ ئەکرێ ئەگەر سیر بکەین کۆی سیستەمی پەروەردە زیاتر لە چوار لەو چارچوبە ئەسوڕێتەوە یعنی تێڕوانینەکان بۆ کۆمەلگا بۆ تاک بۆ خوێندکە بۆ پەروەردەکردن بۆ منهەج زیاتر لە چوارچێوەیەکی ئاینی ئەسوڕێتەوە جا بە عێراق بێ وڵاتێکی وەکو سعودیا بێ زۆربەی وڵاتە عەرەبیەکان سیستەمی پەروەردەیان فەلسەفەی پەروەردەیان فەلسەفەیەکی ئیسلامیانە و لەوەوە سەرچاوەرەگری لەوێەوە پرۆگرامەکانی خۆی داڕێژێ ئەمە بدەین ئێمە ڕژێمەکان ڕژێمی نائیسلامین یعنی ئەو ڕژێمە نائیسلامی چۆن ڕێگاداکە فەلسەفەیەکی ئیسلامیانە لەو هینانە طبعا مامۆستا بۆیە ویستم لەسەر قسە بکەم خۆی فەلسەفە بە عام و فەلسەفەی پەروەردەش چەند فەلسەفەیەک مای لەسەر ئاسی جیهان ئیشەکە بۆ نمونەوەکتم پراگماتیکی هەیە ئەمریکی پراکتیکی یعنی فەلسەفەی پەروەردە لە ئەمریکا کار لەسەر پراکتیکەکە فێربوون بە پراکتیک فێربوون بۆ بازار فێربوون بۆ بزنس لە بازارە ئەبێ ئەوە فێرێکی کە لە بازارە ئیشی دەسەکەوێت کە کارەکە ئەوان ئیتر ناسنە هەنێ بواری ئەبعادی ئایدۆلۆژی و ئایا بیر و باوەڕی بڵێ بیر و باوەڕی چۆن یا چۆنیە فەلسەفەی پەروەردە لە ئەمریکا ئەڵێ ئەم مناڵە حەزی لە چی ئەبێەوە بخوێنێ چی ئەوێ ئەبێەوە بکە ئەو بخەیتە بەردەستی فەلسەفەیان ئەڵێ تاک لەسەر و کۆمەلگاوەیە تاک چیویست دەبێت و بۆی بکەی ئەمە ئیتر تو نابێت دەڕێگری بکەیت فەلسەفەکە کۆمەلگا بە شوێن تاکە کۆمەلگا لەوێ لە خوار تاکەوێت تاک لەوێ هەموو شتێکی بۆ فەراهەمەکرێ ئازادەکرێ وەگوتم حەزی لە چی بخوێنێ لەو بوارەیە هانی ئەدەن زانستێکی پێدەن ئەڵێ زانستەکە بێت تەجروبە کرابێ و ڕاستی سەلمێرا بێنجا بێ و زانستی بێتی نابێت زانستێکی بێتی ئەگەر باڕونتری بۆ من بیبەسمەوە یەکەوە ویستم لەگەڵ پرسیارەکەی تۆ ئایا ئەمەی بەستەوە ئەم پرۆسەی ئەمریکیە
بەستێتیەوە بە قۆناغبندیەوە ینی قۆناغی دیاریکۆ یاخود یەکسەر ڕاستەوخۆ دەست و پەنجە لەگەڵ واقعەکان نەخێت لەوێ قۆناغبندی نیە پەروەردە بەڕاستی پرۆسەیەکی مەترسیدار و هەستیاریشە ناگرێت تۆ بڵێ ئێستا هەندێکی ئەکەم هەندێکی قەینا ئێستا لەبارنی واقع چونکە تۆ مرۆڤ بنیادنی ئەگەر ئەم مرۆڤ بە دروستی بنیاد نەنا دواترە مرۆڤە زۆر خەتەرە خەڕەشەیە لەسەر خێزان لەسەر کۆمەلگا لەسەر ئابووری کۆمەلگا وە گوتمان ئێستا کە ئێمە زۆر جاڵێن لە کوردستان کێشە هەیە بەچی چارەسەرەکەی بۆ یاسانیە بۆ بچووکترین شت تۆ یاسات هەیە بەڵام دیاردەکانیش کێشەکان زیاترە بێ وە گوتمان پەیوەندی بەو پەروەردەیەوە کە تۆ هەتە لە کوردستانە ئێمە چەند سیستەم بگۆڕێ جا سیستەمەکەی سیستەمی عێراق بێ سیستەمی کوردستان بێ سیستەمی دوای کوردستان بێ وڵاتێکی کە بێ تۆ ئەگەڕێی تۆ سەر پەروەردەکە بێ پەروەردەیەکی تەندروست بکەیت ئەمەش ئەگەر توکمان بۆ بەعدە فەلسەفەکە تۆ چۆن تەحویلی ئەەکەی تیڕوانینی من چۆنە بۆ چارەسەرکردنی بۆ نمونە کێشە کۆمەڵایەتەکان لە کوردستانە دی ئەبێ ئەمە تەوزیفکە لە ناو سیستەمەکە و لە ڕێگەی پەروەردە و ئیشی لەسەرکەی بۆی چاشکی بۆی هاتمۆ سەر بابەتە فەلسەفەکە چونکەمە خاڵێکی زۆر گرنگە و زۆر جەوهەریە یعنی ئەگەر لە هەرێمی کوردستان وەزارەتی پەروەردە ئاگای لە نەبێ بێ بەڕاستی کۆبنەوە بکەن خۆیان یەکلاکەن و لەسەر فەلسەفەیە فەلسەفەی کە بوتم ئەم وڵاتانە فەلسەفەیەکی ئاینی ئیسلامی هەیە جا ئیتر چۆن پراکتیزیەکە ئەوە مۆزوعێکەیە بەڵام ئیتر فەلسەفە لێرە بۆ نمونە یەکەم ئامانجی پەروەردە لە بێ مەسەلەن بڕوای بەخوا هەبێ و بیپەرستێ ئەمە ئیتر ئەمە یەکلا بۆ تۆ ئەمە ئامانجی پەروەردەم لە وڵاتانێ ئەگەر تەواوی بکەم ئەمەوە ناو بڕێوەگرمەکە بە کورتی یعنی ویستم ئەو پرسیارە بکەم لە بەڕێزێ ئایا ئەوەی کە تۆ باسیەکەی پەروەردە تاک داماڵێ لەو خۆ لەو نەریتەیە لەو سایکۆلۆژێتی کە بۆ خۆی هەیەت یعنی پەروەردە بۆ خۆی ئیژە سەرەمەکە بەڵام ناوبڕێ وەرەگەم دوای ناوبڕەکە وەڵام بەرەوە بینەرانی بەڕێز و خۆشەویست ناوبڕێکی کورد وەرەگرین و دەگەڕێنەوە لاتە دووبارە سڵاو دکتۆر زانابەر لەوە پرسیارێکم کرد وتم ئایا بۆ خۆی پەروەردە خودی پەروەردە پرۆسەی گۆڕانکاری لە ئینسانە یاخود ئینسان داماڵێت لەو حاڵەتە سایکۆلۆژێ و خوونەریتەی کە هەیەی یاخود لە کۆمەلگا کەوتۆتە ژێرباریەوە بڵێ حتمما وەگوتمان پرۆسی پەروەردە وتمان مادام تۆ تاک ئامادەکەی دیارم تاکە لە سەرەتایە وەکو کەسێکی سادە دێتە دنیاوە دێتە کۆمەلگاوە تۆ چۆن بتانی پرۆگرامی بکەی بەو شێوەیە کارت بۆکە وەکو چۆن کۆمپیوتەرێک تۆ لە بەردەستە چەندێک بەرنامەجی لەسەردانی دوای ئەو بەرنامەج کاری پێەکە لە پەروەردەشە حتمما ئێمە پەروەردەیەکی مەبەستدارمان هەیە کە سیستەم و مؤسسات ئیشی لەسەرەکە زۆر جار هاوشانی ئەم پەروەردەیە بێمەبەستی شەڕوا لەگەڵە بێ پەروەردەیەکی چۆنەڵێ کە تۆ مەبەستدار نییە بۆ نمونە ئەم تاکە هیچ کاتێک تۆ کار لەسەرەوە ناکەی فێری ڕەفتارێکی ناشرین و نەشیاو بێ بەڵام دواتر سیرەکەیم ڕەفتارە ئەنوێنێت طبعا نەبێ وەری گرتە بێ و ئەیداتەوە ئەمە تیۆرەکانی فێربوون هەندێکیان کار لەسەرواکەن کە هەر ڕەفتار تاک بینوێنێ وەری گرتۆ و دواتر ئەینوێنێتەوە ئێمە بەشێکی کاری پەروەردە لەسەر گۆڕینی ڕەفتارە ئەو ڕەفتارەی کە فێری بووە ئەو ڕەفتارەی کە وەری گرتوم بێ مەبەستەکان چکە مەبەستدارەکان تۆشتی چاکت فێری کردووە پێی دوو تۆ ڕێز بگرێت پێی دوو تۆ کار بکە پێی دوو تۆ بەرەمهێن بە تۆ نیشتیمانت خۆش بێت تۆ کۆمەلگای خۆت خۆش بوێ خەڵکی ئازار مەدە کە تۆ وەگوتمان ئەمە مەبەستدارەکە فێری ئەمەی کردووە بەڵام بێمەبەستەکەش کە تەریب ڕۆشتۆ لەگەڵیا فێری پێچەوانەکەی کردووە بەڵێ پەروەردە کار لەسەر مرۆڤەکە ئەو ڕەفتارە نەخوازراوانی فێری بووە بەڵێ ئەکرێ لە ڕێگای کارکردن لە سریەوە وردە وای لێ بکەی ئەم کەسە دوورکەوێنیت لەو نەشیاوە کە فێری بۆ ڕەفتارە خراپی کە فێری بووە ڕەفتارە باشەکان جێگەی ئەو ڕەفتارانە بگرێتەوە ئەمیش دیسان ئەگەڕێتەوە بۆ سەر سیستەمی پەروەردە چۆن کار لەسەر زۆر جارەها زۆر جا قسێک لەسەرەوە کرێ یعنی ئایدۆلۆژیا یاخود سیاسەتێک لە پشتی سیستەمی پەروەردەوە بێ ئایا تا چەند ئەمانە کارکردی یا کاریگەری نێگەتیڤ لەسەر ڕەهەندە فکریەکەی پرۆسەی پەروەردە دروستەکەن ئایا بۆ خۆی دەستکاری پەروەردە ئەکەن یاخود ئەو شتە ئامانەی کە بەڕێزت هێمات بۆ کرد هەمویان لە شوێنی خۆیانەمێن بە دڵنیایی خاڵێکی زۆر گرنگت باس کرد کاتی من باز لە فەلسفەی پەروەردەکەین فەلسفەی پەروەردە کۆمەڵە بنەمای هەیە بنەمایەکی کۆمەڵایەتی هەیە ئەو دابوونەری تو ڕەفتار ڕۆچکۆتای ناو کۆمەلگا بنەمایەکێتی بنەمایەکی هەیە ئاینیە بنەمایەکی هەیە ئابووریە بنەمایەکی هەیە دەرونیە تۆ زۆر جارابێ باری دەرونی یاخود ئەو سیستەمەکە تۆ کار لەگەڵ مناڵێکەکە یا لەگەڵ خوێندکارێکی زانکو یا لەگەڵ گەورەیەکەکەی بێ ئاگا لە بنەما دەرونیەکەی بێ تۆ چۆن مامەڵی لەگەڵەکەی یەکێک لە بنەماکان سم بنەمای سیاسی وەگۆی باست کرد
بەداخۆ لەم وڵاتە ئایدۆلۆژیایەکە لە پشتیەوە بنەمای بەڵێ ئایدۆلۆژیا یا بنەمایەکی سیاسی هەیە هەموو ئەمانە تێکەڵ بەیەکە بن اینجا فەلسفەیەکی پەروەردەی دروستە بێ ئەگەر تۆ سێریکرد مامۆستا باسی سیستەمی بەعسی کرد ڕژێمی پێشوو ئەوان فەلسفەیەکی تایبەت بە خۆیان هەبوو ئەو تاکێکی ئەوێ تاکێک بڕای بە یەکێتی نەتەوەی عەرەب هەبێ بجەنگێ لە پێناویە ئەبێ خۆی بەختکا لە پێناو نیشتیمانە تاکێکی شەڕکەری ئەوێ ئەو هات بەڵێ ئەو زیرەکانەیەشی لەسەر کرد ئەو لە کۆتای گەشت بوو بەمبەستەکەی تاکێکی شەڕکەری هەبوو ئێستاش سێریکە کۆمەلگای عێراقی ینی کۆمەلگایەکی تونوتیژە بۆ لەبەری ئەوە پەروەردەیە کرد ئەو مەبەستی بوو طبعا هەرچەندەوە گوتمان فەلسفەیەکی پەروەردەیی خراپیان پێڕەوە کرد بەڵام ئەوان بە زیرەکانە تەحویلیانە کرد بۆ ڕەفتار و بەها و نگاتیڤێ بەڵام هەمووی ڕەنگ ئەداتەوە لایانی ئایدۆلۆژیە پۆزتیڤە کەشی ئێمە وەرگین بە دیوێکی ترا بۆ پشگیری بۆ چوونەکانی مامۆستا عومەر ئایا بە بڕوای تۆ یعنی ئێمە بۆ خۆی لە کوردستانە ئیش لەسەر ئەوە کراوە پرۆسەی پەروەردە ئینسان دروستکە بۆ نمونە لە هەموو ڕووەکانەوە کە بۆ نمونە ئینسانێکی گونجا و ئینسانێکی وەکەڵێت تەندروست بێت بۆ ناو کۆمەلگا یا ئینسانێک بێت بڕوای بەوە هەبێت کە کۆمەلگایکی هێور و کۆمەلگایکی مەدەنی دروست بکرێت ئیش لەسەر ئەمە کراوە لە مای 28 ساڵە بەڕاستی ئەگەر ئیشکرابێتیش دیارە ئیشێکی کەم و کورد بە کەم و کورتی و بە هەڵبەت منەوێت تۆ خوێندنەوە پەروەردەی و فکرەکەت بۆی هەبێ نەک بە شێوەیەکی سەدحی سیاسی نامەوێ مە قسە لەسەر ئەو مۆزوعان ئەگەر ئێمە وەگوتمان ئەگەر سێری کوی کۆمەلگەی مرۆڤایەتی بکەی ئیستا ژیرۆدە بۆ دەناڵێنێ بەدەست کۆمەڵێک کێشەوە منزەمنی کۆمەلگای کوردیش یەکێک لەوانە ئێستا ینی پەروەردە لە هەرێمی کوردستان لە ڕاستەقینەکەی کە خۆی دروستکردن و ئامادەکردنی مرۆڤێکی باشە بۆ کۆمەلگا تەمەن پرۆسەیەکی بە کۆمەڵایەتیکردن ئامادەکردنی مرۆڤێکی باشە لەم ئاراستەیە دەرچۆ ئاراستەیەکی دیکە ڕۆشتۆ بۆ دابینکردنی ژیان و بەدەستهێنانی هەلیکە واتە بعدە ویژدانی و بعدە دەرونیەکەی لە بەرچاو ناگیرێ یەک بعدێکی ڕەهندێکی ئابوووریانە سیرەکرێ هەرەگەر مامۆستاژ ئاماژەی پێدا سیرکە سیستەمی پەروەردە لێر خەریکەوەکو بزنسی لێ دێ بۆ بە شوێنی پارەپەیاکردن یعنی خۆ لە ئەساسە ئامانجی پەروەردەی ئامادەکردن و ئامادەکردنی مرۆڤێکە بۆ ژیان بۆ کۆمەلگا لە ئێستاە بۆ کۆمەلگای مرۆڤایەتی بەگشتی لەبەری لە ئێستاە بە حکمی ئەوەی کە تەکنەلۆژیا و پێشکەوتنەکان زۆرە یعنی بێت تاکێکی جیهانیت هەبێ ینی تێگەشتنی هەبێ بۆ ڕووداوەکان کە لەسەر ئاسی جیهانی شەڕۆدا اینجا لە کۆمەلگای خۆشمانە بەڵا سوپاس دکتۆر مامۆستا عومەر ئایا پرۆسەی پەروەردە هەرکو بەڕێز شت هێمات پێکرد پێشتر یعنی لە کۆمەڵی چوارچێەوەی مەسلەی خوێندن و بە ناوی پەروەردە و یادام و دەستگا و بوونی وەزارەتێکی وەکو وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێم یا عێراق یا هەر شوێنێکە ئێمە بەگشتی قسەی لەسەرکەین یعنی ئایا لە کۆمەڵێ دامەزراوەی حکومیە بچووکەکرێتەوە یا پەروەردە پرۆسەیەکی ئەخلاقیە پرۆسەیەکی ئینسانی و وجدانیە پێویستە لە دەرەوەی دامەزراوە فەرمی و دامەزراوە حکومیەکانیش ئەم پرۆسەیە بەردەوام ئیشکە یعنی بۆ ئەوەی حزوری ئەوەی کە ئێوە باستان کردبوون ئێستا پرۆسەی پەروەردە بۆ بە پرۆسەیەکی بزنس و سەرمایهداری و پارەپەیاکردن ئایا بۆ خۆی پرۆسەی پەروەردە زۆر لەوە گەورەتر نییە کە لە چوارچەوەی کۆمەڵی دام و دەستگای فەرمی و ئیداریا بچوک بکرێتەوە بەڵێ پرسیارەکە جوانە ئێمە دکتۆر عەلی شەریعەتی لە قسەیەکی هەڵەیە ئەگەر بزانی لە چ زەمانێک کاژی ئەوە نیوەی وەڵامی پرسیارەکانت داوەتەوە ینی لەبەر ئەوە هەرێمی کوردستان وەکوتم ئەگەر تەنها هەست بەوە بکە جیهان لە چه ئاستێکی پێشکەوتنایە و شۆڕشی زانیاری لەکوێیە و تەکنۆلۆژیا گەیشتۆتە چه ئاستێک و وڵاتان ئێستا ئەوەی کە ململانی و کێبڕکەیانە لەگەڵ یەکتر لەسەر چییە لەسەر سەرچاوەکانی زانیاری و لەسەر باشترین پرۆسەی پەروەردە و باشترین زانکۆ و پێگەیاندنی باشترین قوتابیە لە ناوەندەکانی خوێندنە لەبەرەوە ئەو دیدە جیهانیانەی کە ئێستا لە چوارچەوەی بە جیهانی بوونە هەیە بۆ خوێندن بۆ پرۆسەی پەروەردە بۆ پێگەیاندنی ئینسان لەوانەیە ئەگەر هەر یەکەمان یعنی بگەڕێن یعنی بە شوێن کتێبخانە جیهانیە گەورەکانە و وڵاتە پێشکەوتووەکانە و سایتە پێشکەوتووەکانە لەوانەیە بگەینە ئەو ئاستەی کە بڵین ئێستا دنیا لە چ قۆناغی پێشکەوتنایە و ئێمە لە چه ئاستێکین بەراوردێ بکەین لە نێوانی ئێمە لە کوێی دنیایانی و لە کوێی ئەو پێشکەوتنانین و یعنی لەوانەیە هەر تۆ ئەگەر بە شێوەیەکی عملی و کردداری بڕۆی سری پرۆسی خوێندنی نەک ناڵێم وڵاتانی ئەوروپا و سکەندەناڤی و ئەمریکا و ئەوانە تەنها وڵاتانی دەوروبەری خۆمان بکەی
کە ئاستی پرۆسی خوێندن لە چ گەشەکردنێکایە و لە چێ بەرەو پێشچوونێکایە و حکوومەتەکانیان چ گرنگێکی گەورە بەم پرۆسی خوێندنە ئەدەن و دوجار بیتەوە سەر هەرێمی کوردستان و پرۆسی هەرێمی کوردستان و وەزارەتی پەروەردە و وەزارەتی خوێندنی باڵاکەی ببینە لە چه ئاستێکایە لەبەرەوە ئەو ڕستانەی کە بەڕێزت باست کرد مرۆڤ سازی پێگەشتنی ئینسانی کورد و بڕینی ئەم قۆناغا و پرۆسەکانی گەشە پێدان لە ناو هەرێمی کوردستان لە بواری پەروەردەیە ئەمە کۆمەڵی ڕستن زۆر جوانن یعنی لە ناو چوارچێوەی ئەو دنیا تازەشا زۆر ئەتوانی جوان جیان بکەیتەوە و واقعی کۆمەلگای کوردیشی پێ بگۆڕی بەڵام کاتێک کە دێوە بەراوردێکەوە لەو دەسەڵاتەی لە هەرێمی کوردستانە هەیە و ئەو حکوومەتە یەک بە دوای یەکانەی لە ساڵی 92 هەتاکو ئێستا درێژەیان هەبوو و گرنگیان بە بواری پەروەردە و فێرکردن چۆن بوو پلانیان چییە و استراتیژێتیان بۆ گەشە پێدانی خوێندن لە هەرێمی کوردستانە چییە ینی تووشی بێهیواییەکی زۆر گەورەتەکە بۆ چونکە ئەمە نەیتوانیوە بەو پلانانەی کە هەیەی ئەم قۆناغە تێپەڕێنێ بۆ قۆناغێکی تر و جۆری پرۆگرامەکانی و منهەجەکەی و ئەو پلانەی کە هەیەی دیاری بکە هەم مامۆستای لەسەر پێ بگێنێ و هەم پرۆگرامەکانی خوێندن بەو شێوەیە داڕێژێ و هەم گرنگی حکوومەت بۆ کەرتەکە بەو شێوەیە بێ لەبەرەوە لە ژێر سایی سیستمێکی سیاسی لەم جۆرەی کە ئێمە هەمانە بەمە بە بڕوای من لەم کۆمەڵگایە ئێمە ناتوانین پەروەردەیەکی سەرکەوتو و گەشەدار بنیاد بنین بۆ چونکە ئەمە پەیوەندی بە پلانەکانی گەشەپێدانی حکوومەت و دەسەڵاتەوە هەیە پەیوەندی بە پلانی بۆ نمونە لیژنەی پەروەردەی پەرلەمانی هەرێمی کوردستانەوە هەیە پەیوەندی بە خوێندنی باڵاوە هەیە پەیوەندی خوێندنی باڵا و وەزارەتی پەروەردەش لەکوێوە پشتیوانی یەگرێت لە حکوومەت و سەرۆکی حکوومەتەوە وەریەگرێ بەڕای تۆ ماوەسا عومەر بوو لە یعنی بە بڕوای تۆ ئەگەر بێت و یعنی ئەم پەروەردەی کە بەڕێزت ئێستا ئێوە بەڕێزی بۆ نمونە لەناو ئەو پرۆسە و سیستەمەی پەروەردە ئیشەکەن لە هەرێمی کوردستانەوە ئێستا بۆ منە نەقدی ئەمە ئەکرێ ئەگەر ئەم پرۆسەیە ئیسلاح بکرێ و پرۆسەیەشی پەروەردەی تەندروست باش هەبێ و پلان هەبێ و سیستەم و نیظامێکی باش بۆ پەروەردە بنیاد بنرێ یعنی ئێمە ئەکرێ ئالێرەوە نقطەیەکی ئینتیلاق بۆ گۆڕانکاری لە هەرێمی کوردستانە یعنی چاوەڕوان بکەین بەڵێ یعنی خۆ ئەوە شتێکی زۆر هین نییە یعنی ئێمە نەتوانین ئەم قۆناغە تێپەڕێنی بە بڕوای من لە شێوازی بەڕێوەبرنی ئەم سیستمەی کە ئێمە هەمانە و ئەم خەونە پشووکەی کە دەسەڵاتی کوردی هەیەی و حکوومەت هەیەی ئێمە زۆر زەحمەتە بتوانین خەونێکی وا گەورە بەدیبێنین و هەنگاو هەڵبگرین بۆ شتێکی ئاوە چونکە هەتاکو ئێستا استراتیژێت و پلان بۆ بواری پەروەردە جیاواز نییە لە وەزارەتەکانی تر ئێمە ئەبێ تۆ حکوومەت لە ئەولەویاتی گرنگی پێدانی وەزارەتی پەروەردە بخاتە یەکەم و لە ڕووی بجە و پشتیوانیەوە پشتیوانیەکی گەورەی لێ بکە و لە ڕووی چاودێریەوە چاودێریەکی باشی بکە و هاوکاریەکی باشی بکە و پرۆژەی گەشەپێدانی هەمەلایەنەی هەبێ یعنی چۆن پەروەردە ئەکێ بەشێک لە پەرەپێدانی درێژخایەن و پەرەپێدانی بەردەوام ئەمە وای لێکە تەنانەت ئێمە هەموو قەیرانەکان کە لە کۆمەلگای کوردیا هەیە ئێمە توانین لە ڕێگەی پەروەردەوە بەپێی ئەو پلانە چارەسەری بۆ بدۆزینەوە و گەورەترین ئیشکالیەتە کە مەسەلی ئیشکالی گەندەڵیە ئێمە ئەتوانین لە ڕێی پەروەردەوە بە پلانێکی چەند ساڵی ئەوە بنەبڕ بکەین ئەگەر ببوورە ئەگەر وەڵامی ئەوم بیتەوە ینی بە بڕوای تۆ لە دەرەوەی وەزارەتی پەروەردە و دامەزراوە فەرمیەکانیش یعنی حکوومەت ئەتوانێ یعنی ئیش لەسەر پەروەردەوەکو خودی پێگەیاندنی تاک دواتر کۆمەڵگانی ئیش لەسەر ئێمە ئێستا لە ئەم وڵاتانەی ئێمەیە ناوەندەکانی پەروەردە و فێرکردن ناوەندێکی ئازاد نین یعنی تۆکو وڵاتێکی ئەمریکا و ئەوروپا و ئەوانە نییە کە پەروەردە لە دەرەوەی دەسەڵات بێ و یان کۆمپانیایەک بیبا بەڕێوە و یان ئازاد بێت لێ شێوازی گەشەکردن و پێشخستنیدا یعنی ئێمە ئەبینین لە کۆمەلگای ئێمەیە سلکی پەروەردە سەر بە حکوومەتە و تەنها لە ڕێگەی حکوومەتەوە پشتیوانیەکرێ و ئێمە هیچ کۆمپانیایەکمان نییە هیچ دامەزراوەیەکی ترمان نییە کە گەشە بە پەروەردە بدا و بتوانێت ئەو ڕۆڵە کاریگەری لەسەر پەروەردە هەبێ ئەگەر بێت و حکوومەت هاوکاری نەکە لەبەر ئەوە
گەشەکردنی پەروەردە و پشتیوانیکردنی پەروەردە و ڕێگەگرتن لەوەی کە ئەم دۆخەنە هەمواری ئێستای پەروەردەی تایە و پلانی چاکسازی هەر ئەبێ لەلایەنی حکوومەت و وەزارەتی پەروەردە و وەزارەتی خوێندنی باڵاوە بێ چونکە ئێمە شتێکی ترمان نییە کە ئەم ڕێکاری هەبێ و ئەم کاریگەری هەبێ بەڵام بەداخەوە کە ئەمە لەلایەن حکوومەتەوە ئێمە هەستی پێ ناکەین و بە شێوەیەکی ئاسایی پەروەردە ئەڕوا بەڕێوە و هەتاکو ئێستاش بە حیزبیکردنی ناوەندی پەروەردە هەیە یعنی هەتاکو ئێستا چارەسەری ئەم قەیرانە نەدۆزراوەتەوە لەبەرەوە بە بڕوای من پەروەردە و کەرتی پەروەردە ئەبێ کەرتێکی ئازاد بێ کەرتێک بێ لە دەرەوەی بە حیزبیکردن و تەنانەت بە بڕوای من ئەبێ ئەو کەسێک کە ئەبێتە وەزیری پەروەردە و وەزیری خوێندنی باڵاش لەم بارودۆخ و سیستمی ئێستا کە هەمانە کەسێکی تەکنۆکراتی ناحیزبی بێ و دەسەڵاتیش حکوومەتیش ڕێگەی پێ بدا بە ئازادی بیر بکاتەوە بە ئازادی پلاندانێ و پشتیوانیەکی باشی بکە بۆ ئەوەی بارودۆخی خوێندن لە هەرێمی کوردستان بەرەو باشتر. بەڵێ من چەمکێکی گرنگی باس کرد دکتۆر ئەزانە ینی مەسلەی خۆت ئێمە پێشتر باسی پرسیاری ئەوم کرد باسی ئایدۆلۆژیامان کرد و باسی سیاسەتێک لە پشتی پرۆسەی پەروەردەوە ئایا لە نێوان دووکەوانە وشەی حیزب یاخود عقلێت و دیدگای حیزب ئەگەر جاری وایە لەوانەیە دیدگایەکی پۆزیتیڤیش بێ ئاین کاریگەری خراپی نەبێ بۆ خۆی ئەمە کاریگەری خراپ بەجێ هێڵێ لەسەر پرۆسەی پەروەردە لە هەرێمی کوردستانیا لە هەر شوێنی کە بێ ئایا دەستخستنە حیزب دەستخستە ناو کاروباری پرۆسەی پەروەردەوە بە سیاسیکردن و بە ئایدۆلۆژیاکردنی حیزب بۆ خۆی کاریگەری نێگەتیڤ بەسەر پرۆسەی پەروەردەوە بەجێ هێڵێ. بەڵێ دەستخۆش بەر لە وەڵام یەو پرسیارە ئێمە کە باز لە سیستەمی پەروەردەکەین لە پرسیاری پێشووترێت تۆ پەروەردە بۆ گوتمان کۆمەڵی موئەسسە پێ هەڵەسێت یەکێک لەوانە وەزارەتی پەروەردەیە یەکێک لەوانە وەزارەتی خوێندنی باڵایە ئەبێ ئەمە ئاگادار بن یەکێکی دیکەشیان وەزارەتی ڕۆشنبیریە لایەنێکی دیکەمان وەزارەتی بۆ نمونە ئەوقافە ئەمانە هەمووی تێکەڵە چونکە ئەگەر ئەمانە بڵێن هەموو دامەزراوەی هەمووی ڕۆڵی هەیە هەمووی پەروەردەیە بەڵێ هەمووی ڕەنگە من ئەوەی لە قوتابخانە فێری ئەەکەم و ئەو ڕەفتارە جوانی پێی ئەڵێم بڕبێتە دەرەوە بە یەک ڕەفتارێکی دەرەوە هەمووی لێ بگۆڕێت لە من لە قوتابخانە پێی پاکوخانەیەکەم بەڵام ئەو ئەگەر بێ و چاودێرێکی وانە بێ کومەگە پەروەردە نەکراوێ ڕەنگە ئۆتۆمبیلێ ببینێ ڕەنگە شتێکی پیس فڕێ بدە یا لە شوێنێک هەندێک شتی وا ببینێت ئەمەی منیشی لەویا دەچێت یاخود من فێری زۆر بابەتی جوانی بکەم بابەتی ڕێزگرتن ڕێزی دایک و باوک بەڵام ڕەنگە ئاگام لێ نەبێ لێک کەناڵێکەوە سەری مسلسل لێ بکە هەمی تێگەچێت کەواتەم هەموو یەکگرت تێکەڵاویەک هەیە هەر لە کەناڵێکی تەلەڤیزیۆن و ڕۆڵی هەیە هەتا مامۆستاکەی هەتا ئەو مامۆستایەکی ئاینی هەتا کەسێک لەوە یانەکان هەموو ئەمانە پێکەوە کارەکەن تاوەکو پەروەردەیەکی تەندروست بێ چونکە ئەگەر بێت و یەکانژیر نەبێ ڕەنگە هەرێکیشان ئەوەی دیکە ئەم یارمەتیت بم بە بڕوای تو ئێمە ئەگەر خوێندنەوەیەکی وردی فکری بۆ بکەین پەروەردە پرۆسەیەکی تاکگەراییە یاخود پرۆسەیەکی دەستە جەمعیە ئەگەر لە ئاستە گشتیەکە یانی لەسەر ئاستی گشتی دەستە جەمعیە تۆ هەموو تاکێک مافی پەروەردەکردنێکی تەندروستی هەیە ئەبێ بەباشی پەروەردەی بکی و هەموو تاگەراییشە بە هەموو تاکێک مافیەوەیەتی من چۆن فێر ئەبم و حەزم لە چی ئەوم فێرکن نەک بەداخۆ لەوەش لە هەرێمی کوردستان ئەوەش خەریکەوە بەرچاوگیری تاک کە خۆی بۆ نمونە ئەوەی لە خەونێتی خەیاڵەتی سیر ئەکی ڕێگەی پێ نادرێ لە بەرامبەر شەوە گوتمان بە دیوێک شاد دەستە جەمعیە هەموو نابێ هیچ تاکێکە بێ کە پەروەردەیەکی پێشکەش نەکرێ بێ سەر پرسیارەکەت بڵێ بابەتی مەسەلەی حزبی بەداخۆ لە وڵاتانە هیچی لە جێگەی خۆی نەماوە حزبش خۆ لێرە بەس ناوی حزبە ئەژیناوەکو موئەسسەیەکی حزبی نییە ئەینا حزب لە ئەوروپاش هەیە لە وڵاتانی پێشکەوتوش حزب هەیە سیستەمی پەروەردەیەکی جوان پێشکەش سیستەمی پەروەردەی زۆر پێشکەوتویان هەیە نمونەی کۆرەی باشوورت هەیە یابانە دێ لێرش حزب هەیە ململانیەشەکان هیچ گرفتێک نییە بەڵام ئەمەی کوردستان ینی حیزبایەتیکردن بە جۆرێکی نوان ناشرین کراوە واقع زەون کراوە ینی هەندێک کەس ڕەنگە ئەو شەی لە بەکاربێنی بەنەوەی سیرت بکات بە جۆرێکی وایلاتۆ هەر ئەمە شەڕنگدانەوەی هەیە بۆ بوارەکانی دیکە بە تایبەتی بواری فەلسەفە یعنی گەر تۆ سیر بکەی ینی تۆ حیزب دێ دەست لە پرۆسی پەروەردە وەرەدا دەست لە پرۆگرام وەرەدا یەکێ لە هەرە کێشە گەورەکان ئەوەی تۆ کەسی یەکدێنی کە شیاوی شوێنێک نییە
تۆ بەڕاستی کەسێک پۆستێکی باڵایە دەیتێ لە بواری پەروەردەیە لە بواری پەروەردە فێرکردن ئەبێ ئەو کەسە بەڕاستی لێهاتوویەکی زۆری هەبێ ئەزمونێکی زۆری هەبێ شارەزایەکی زۆری هەبێ لە بەڕێوەبردننی کارەکەی لە چارەسەرکردنی گرفتەکان لە دۆزینەوەی پێداویستەکانی خوێندکارە و دۆزینەوەی ئەو کێشانی کە لە ناوەندەکانی خوێندنا هەیە تاکو مامەڵەیەکی زانستیانی لەگەڵ بکە بەڵام بەداخەوە لای خۆمان نەخێر بەڕاستی حیزب بە جۆرێک دەستی وەرداوە لە ناوەندەکانی خوێندن بۆ بەماوەی ئەوەی کەوا ئامانجی پەروەردەی بەدینەیە پەروەردە بە ئاراستەیەکی دیکە ئەبرێ پەروەردە خزمەتی حیزبی پێکرێ پەروەردە چۆن بڵێ خزمەتی ئەجندای یەک حیزبێکی پێکرێ بەو ئاراسەیە بڕێ بە مەبەستی تایبەت بەکارێنێ بۆیە ئەبینین وەگوتمان ئەم هەموو کێشەی ڕووی کردوێتە سیستەمی پەروەردە کە لە هەرێمی کوردستانە هەیە هەر لە کێشەی خوێندکار و قوتابی تاوەکو کێشەکانی مامۆستا کێشەی سیستەمی بەڕێوەبردننی سیستەمی تاقیکردنەوەکانی ئەگەر چی هەوڵێکی جۆر بە جۆر هەبێ بەڵام بە ئاراستەی ڕاستەقینەی خۆی ناڕە بەڵکووتمان بە ئاراستەیەکی دیکارڕ لە مامۆستا تا چەند داتا و ئامار گرنگە بۆ یعنی خستنە ڕووی پەروەردە ئینسان بتوانێت دەرەنجامێکی باشی دەستکەوێت کە بزانێ پرۆسەیەکی پەروەردەی باش بەڕێوە چووەوە ئیش لەسەر سیستەم و میتۆدێکی باشی گونجاو کراوە بۆ بەرەو پێشبردننی پەروەردە یعنی تا چەند پشت بەستن بەو داتانەوە بە دوواداچوون گرنگەوە ئایا لە لای ئێمە ئەمە کراوەتە عەقڵیەت و یا بۆتە هۆشیاریەک لە زیهنی سیاسەتی پەروەردەیە ئەمە چەسبی بێ کە ئیش لەسەروانە بکات دیسان لەو ڕۆژەوە کێشە و گرفتی گەورە هەیە خوێن باسی بواری پەروەردەکەین تەوان بواری پەروەردە بوارێکی لەسەر خۆیە ئەو گۆڕانکاریی بینی سەرباری ئەوەش بواری پەروەردە پرۆسەیە کە کار بە داتاکە کار بە ژمارە ئەکە تۆ توانای خوێندکار چەندێک بەرزۆ بە توانای قوتابیەکان چەندێک بەرزوە ئەزی ئاسی کوێە کێشەکانی مامۆستایان چۆنە لێ هاتووی مامۆستایان لەوانەوتنەوە چۆنە طبعا ئەمە هەمووی لە هەرێمی کوردستان لەو بوارانەیە بە تایبەتی لە وەزارەت خوێنی باڵا ڕەنگە بڵم سەدان توێژینەوە کراوە کە داتای زۆر باشی تایە کە ئاماری زۆر باشی تایە کە چارەسەری ئەو کێشانە خراوەتە ڕوو دیسان ئەگەڕێنەوە سەر ئەو خاڵی دیکە ئەو کەسانەی کە بەڕێوەی ئەبن ئەو کەسانەی کە سیستەمی پەروەردە لە پرسیان لە بواری سیستەمی پەروەردە گوێ بەو داتایانە نادەن گوێ لەو داتایانە ناگرن بگرەوە گوتمان ئەوان ڕەنگە بە ئاراستەیەکی وەگوتمان مەبەستێکی تایبەتیان هەبێ بڕە ئەژینا بواری پەروەردە یەکێکە لەو بوارانەی کە زۆر کار بە داتا ئەکا کار بە ژمارە ئەکا و لە ڕێگەی ئەم داتایانەوە تۆ دی بزانی کێشەکانی خوێندکار چیە تاوەکو چارەسەران بۆ بدۆزیت. بەڵێ مامۆستا عومەر بە بڕوای تۆ یعنی پرۆسەی پەروەردە لە هەرێمی کوردستان وەکو تەواوی جومگە جیاوازەکانی تر کە یعنی ناڕێکە و نوقسانی تایە و وەکو پێویست ناچێتە پێشەوە خەڵک نیگەرانە لێ ئایا ئەمیش چووەتە ناو ئەو هەموو پرۆسە جیاوازەی ترۆ تووشی ئەو هاڕین و بەریەکەوت نەبووە یاخود ئەم پرۆسەیە بەشێکی پەیوەندی بە سیاسەتێکی سربەخۆی حکوومەتەوە بێ هەبێکەرەنە وەزارەتەکەی خۆیان جێبەجگا بەواتایەکی تر ئایا پەروەردەش بارگاوی بووە بەو دۆخە نەگونجا و دۆخە خراپەی کە خەڵک گلەی هەیە و قسەی هەیە لەسەری تێکەڵ بەو دۆخە بووە ینی ئەمە کە وەکوتم بارودۆخی پەروەردە و خوێندن لە هەر وڵاتێکە ڕنگدانەوەی ئەو بارودۆخە سیاسیە کە لە وڵاتەیە هەیە یعنی تۆ سەیری ئەو وڵاتانە هەیە کە شەڕی ناوخۆیان هەیە کە قەیرانیان هەیە کە دواکەوتون ئایا ئەشێ لە وڵاتێکی پڕقەیراناوی و دواکەوتی و گەندەڵە پرۆسەیەکی پەروەردەی پێشکەوت و هەبێ ئەزمموی شتیوا لە کوێی دنیا هەیە ئەی پێچەوانەشیکەینەوە بڵێ ئەگەر وڵاتێ پڕقەیران و گەندەڵوین بێ دیارە پرۆسەیەکی پەروەردەی سەرکەوتویتیانە بووە نا یعنی ئەوەیە هەستم ئەوەیە بڵێم یعنی کەوە کەواتە بارودۆخی پەروەردە کە بارودۆخێکی وا گرنگە کەرتێکی وا گرنگە و ڕۆڵ و کاریگەری لەسەر تەواوی کەرتەکانی تر و کۆمەلگا هەیە بۆ بەرەو پێشچوونی کۆمەلگا کاتێک کە ئەم پرۆسەیە بە شێوەیەکی باش بەجێوە ناچێت و تۆ سیستمێکت نییە لەسەر بنەمای حکوومەتێکی چاک بنیادنرابێ و کاتێک کە لە سەر بنەمای حکوومەتی چاک حکوومەت بنیان نانرێ ئیتر ئەبێ ئەگۆڕە بۆ شێوازەکانی تری جۆری حکوومەت کە حکوومەتی گەندەڵیە حکوومەتی ستەمکاریە حکوومەتی تاگڕەویە حکوومەتی فەوزایە ینی هەموو ئەو جۆرانە کاریگەریەکی خراپ و سلبی لەسەر پرۆسەی پەروەردە و گەشەپێدان هەیە لەو کۆمەلگایە و لەو وڵاتەیە کە تۆتەوێ
چونکە هەموو ئەو وڵاتانی کە گەشیان کردووە کە یعنی تۆ زۆربەی وڵاتانی ئەوروپا سیر کە لە دوای جەنگی جیهانی دووەمەوە وڵاتانی جنوبی شەرقی ئاسیا سیر کە هەروەها هەندێک وڵاتانی تری دەوروبەری خۆمان وەکو تورکیا و ئێران و ئەو وڵاتانی تریان وڵاتانی کەنداو کە هەیە یعنی ئەو پرۆسی پەروەردەیانە و ئەو گەشە پێدانە پەروەردەیانەی کە لەم وڵاتانەیە ڕوویانداوە بەهۆی چیەوە بووە بەهۆی ئەو پلانەوە بووە کە حکوومەت دایڕشتووە و بەهۆی ئەو پشتیوانیانەوە بووە کە حکوومەت لێ کردووە لەبەر ئەوە لە هەرێمی کوردستانیشە هەتاکو ئەو کاتەی حکوومەت و بەرپرسانی دەسەڵات نەگەنە ئەو قەنەعەتەی کە ئێمە ئەم کۆمەلگایە پێش ناکەیەوە ئەم کۆمەلگایە قەیرانەکانی چارەسەر نابن هەتا لە ڕێگەی پلانێکی استراتیژیەوە نەبێکە بۆ پرۆسی پەروەردە دامنرێ بۆ پرۆسی پەروەردە و فێرکردن لە هەرێمی کوردستان دانەنرێ ئێمە ناگەژنە ئەو هەنگاوانە و ئەو حاڵەتە سلبیانەمان بۆ چارەسەر ناکرێ چونکە ئێمە تۆ سیرکە باشە کۆمەلگای بە شێوەیەکی گشتی هەموو تاکەکانی کۆمەلگا هەموو ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی هەموو مامۆستایان هەموو بەرپرسانی پەروەردە و سەرپەرشتیاران و ئەمە هەمویان پشتیوانی لە پلانێکی لەو جۆراکەن و خوازیاری ئەوەن کە هەرێمی کوردستان خاوەنی پلانێکی گەشەکردووی وابێ بەڵام بۆ ئەم پلانە دروست نابێ لەبەر ئەوەیە لە زیهن و بیرکردنەوە و پلانی حکوومەتە ئەم جۆرە بیرکردنەوەی هەر کاتێک ئەو توانی حکوومەت بگاتە ئەو قەناعەتە کە هەموو پێشکەوتن چارەسەری قەیرانەکان لە ڕێگەی پەروەردەوە بێ پێم وایە هەموو قەیرانەکان چارەسەرە بن و هەرێمی کوردستان بەرەو ماوەی بەرنامەکەم تەواو بێ ئەگەر بەنی و خولە وەڵام بیتەوە یعنی چی بکرێەوە چارەسەر چییە بۆ ئەوەی ئامانجە فکریەکانی پرۆسەی پەروەردە لە هەرێمی کوردستانە جێبەجێ بێەوە ئیشێکی گونجاوی لەسەر بکرێەوە حاڵەتێکی پۆزیتیڤی پەروەردەی بێتەکایەوە تاوەکو تاوی ئەو جمگانی تر کە نوقسانیان هەیە و کەم و کورتیان هەیە و ناهاوسەنگن هاوسەنگ بنەوە بە بڕای من ئەم داوای لە حکوومەت ناکەم چونکە حکوومەت خۆشی نەی کردووە و بڕیاری جوانیە لەسەر ئاسی ئەبێ لە ئاستێکی نوخبا و لە ئاستێکی کۆمەلگەی مەدەنی و بە تایبەتیش لیژنەی پەروەردە لە پەرلەمانی کوردستان کە بەداخەوە بە درێژایی دەیان ساڵی ڕابردوو 28 ساڵی ڕابردوو ئەو لیژنەیەکی وا چالاک و کارا نەبووە کە هەم راپۆرتی باش ئامادەکە هەم توێژینەوەی چاک ئامادەکە و هەم فشارێ لەسەر حکوومەت دروستکە کە گرنگی ئەم کەرتە چییە و پێویستە چۆن هەنگاوی بۆ بنرێ و پێویستە حکوومەت چۆن بخرێتە ژێر فشارەوە هیوادارین بتوانن بە هەموو ئەو لایەنانە حکوومەت ناچار بکەن کەمل بۆ ئەم چاکسازیانە بدا و هەروە پشتیوانی لە کەرتی پەروەردە بکە بۆ جۆرێکە بەڵێ سپاس ماوەسا عومەر دکتۆر زانە تا چەند وەکو ماوەسا عومەر وتی کاری نوخبە و دەستە بژێرەکان و ڕۆشنبیر و ڕووناکبیرەکان و ڕێکخراوەکانی چالاکی کۆمەڵگەی مەدەنیە ئیش لەسەر ئەوە بکەن ئامانجە فکریەکانی پرۆسەی پەروەردەیی لە هەرێمی کوردستانە بخرێتە سەر هێڵە ڕاستەقینەکەی خۆی تاوەکو ئالەو دۆخە دەرچێکە هەموو لایەک بۆ خۆی ئێستش بەرپرسانی پەروەردەیی بدوێنە بۆ خۆیان زیاتر گلەیانەیە لەسەر ئەوە ئەو بوعدە فکریانە و ئەو خاڵە بەهێزە قوڵانە تۆخ بکەنەوە کە غیابیە لە ناو پرۆسەی پەروەردە لە هەرێمی کوردستان وە گوتمان بەرەو پێشبردن و چاکردنی بواری پەروەردە یاخود هەر گۆڕانکاریەت یا بکرێ ئەمە ئەرکی هەموو تاکەکانی کۆمەڵگایە وە گوتمان هەر لە خوێندکار و قوتابی تا مامۆستاکەی تا دایک و باوکی تا لێ پرسراوانی بواری پەروەردە تا نوخبە هەمانە هەمووی ئەبێ ڕۆڵیان هەبێ لە بەرەو پێشبردننی پرۆسی پەروەردە و فێرکردە بە تایبەت نوخبە کە وەکوتمان ئەمە لە شتێکی ئاسایە لە هەموو جیهان یا لە هەر بوارێکە بگری نوخبەیە زیاتر پێشەوایەتی کۆمەڵگا ئەم نوخبەیە بە تایبەتی لە وڵاتانش کە خاوەنی فەلسەفەی خۆیانن ئەو فەلسەفەیەکی داینەوە کۆمەڵێک بیرمەند و فەیلسوفی و بوارە دانەوە یعنی زۆرینەی خەڵک ڕۆڵیان نییە بەڵام دایک و باوەکی مناڵەکە ڕۆڵی هەیە لەوەی کە بەشدار بێ لە پەروەردەکردنی مناڵەکەی بەشدار بێ لەوەی کە چی فێر ئەکرێت لە قوتابخانە چی زانیاریەکی پێدی لەبەرەوە گوتمان هەمووان ئەبێ پێکەوە کار بکەن بۆ ئەوەی سیستەمێکی پەروەردەی باش بنیاد بنین و هەروەهاوتمان ڕۆڵی نوخبەشە کە کار بکەن لەسەر ئەبعادە فەلسەفیەکەی لەسەر ئەبدید و بۆچوونەکەیان لە بواری پەروەردە و فێرکردن بەڵێ زۆر سپاس بۆ دکتۆر زانا عوسمان پسپۆر لە بواری پەروەردەی سپاس بۆ مامۆستا عومەر عەلی محەممەد سەرپەرشتیاری پەروەردەیی سوپاسانەکەین ئەم دەرفەتتان پێداین بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست بەر لەوەی کۆتایی بە بەرنامەکە بێنم ئەمەوە سوپاسی ناوەندی ڕۆشنبیری ڕەهەند بکەم کە
ئەم شوێنیان بۆ تەرخان کردین نمونەیان زۆر بێت شوێنێکە ئێمە توانیمان گفتوگویەکی معریفیانە لەسەر پرۆسەی پەروەردە بکەین لێرە. سپاس بۆ ئێوەش کە تاوەکو ئێستا بە دیار بەرنامەکەمانەوە دانیشتن کاتێکی خۆش بۆ هەموو لایەک.